تیشکە قورئانیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن وكلبهم باسط ذراعيه بالوصيد لو اطلعت عليهم لوليت منهم فرارا ولملئت منهم رعبا سەگەکەیشیان چەمۆڵەی داداوە لە بەردەم کە لە بەری ئەشکەوتەکەدا ئەگەر تۆ ئەی پێغەمبەر سەڵی الله عەلەیه وسەلەم ئەی ئیماندار سەرێکت بچێشایە بۆ سەر دیمەنیان ئەوە بەپەلە هەڵدەهاتیت و ترسێکی زۆر لە دیمەنیان دەچوە دڵتەوە. یارانی ئەشکەوت کۆمەڵێک پاڵەوانی وەها بوون کە خۆیان بۆ بڵاوکردنەوەی دینەکەیان بەخت کردبوو. کاتێک قورئانی پیرۆز بە شێوازی تایبەتەکەی خۆی سەرگوزشتەی ئەوان دەجێڕێتەوە چەندین پەیامیش پێشکەش بە خزمەتگوزارانی داعوای حەق دەکات. بەڵێ خزمەتگوزارانی ئیرشاد و تەبلیغ پێویستە سەرەتا هاوشێوەی یارانی ئەشکەوت پڕ ببن و گڕوتینێکی بەهێزی مێتافیزیکی بەدەست بهێنن. گەیشتن بەوەها ئاستێک هەروەک دەکرێت بە ژیانی ناو ئەشکەوت بەدەست بێت بە هەمان جۆر دەشکرێت ڕێگەی هاوڵە بەڕێزەکان بەکاربهێنرێت. ئەوە تا ماڵەکانی وەک ئەبی ئەرقەم بەهانای هاوڵە بەڕێزەکانەوە چوو بوو. بێگومان مەرج نییە هەمان شت وەکو خۆی دووبارە ببێتەوە چونکە ڕووداوە مێژوویەکان کاتێک دووبارە دەبنەوە لە بری ئەوەی بە تەواوەتی وەکو یەکتر بن هاوشێوەی یەکترن. کەواتە تا ئەندازەیەکی زۆر ئەو شتانەی کە ئەوانی دەگرتەوە ئێمەش دەگرنەوە. لە دوای زانینی زۆر باشی ئەو بابەت و شتانەی کە پێویستە بگەێنرێن پێویست بە گڕوتینێکی مێتافیزیکی وەها دەکات کە بە خەڵوەت و وەحدەت و جەلوەت بەدەستدێن. سەگەکەی یارانی ئەشکەوت لە بەردەرگای ئەشکەوتەکەدا هەم خەڵکانی دەرەوەی چاوترسێن دەکرد و هەم وەک پاسەوانێک وابوو بۆ پاراستنیان. بەڵام یەکێک نەبوو لەوان. قورئان بە شێوازێک کە تایبەتە بەخۆی بەم جۆرە هێما بۆ ئەم جیاوازیە دەکات. ويقولون سبعة وثامنهم كلبهم واتە کاتێک باز لە ژمارەیان دەکات سەگەکە بەجیا باز دەکرێت. جگە لەمە کاتێکیش باز لە حاڵەتی سەگەکە لە دەمی ڕاپەڕاندنی ئەرکەکەیدا دەکرێت ئەوە ڕوون دەکرێتەوە حاڵەتێکی هێندە ترسناکی هەبووە کە وەختە خەڵکی زیڕەی لێ بکەن. تەنانەت کاتێک دەفەرمێت ئەگەر لە دوورەوە حاڵی ئەوانت دیتبە بە ترسەوە پشتت هەڵدەکرد و ڕاد دەکرد. هەنووکەش با بچینە سەرە و خاڵانەی کە ئەم ئاەتە وەک ئیلهام پێشکەشی ئەم ڕۆژگارەی خۆمانی دەکات. 1. لە هەموو سەردەمێک کۆمەڵی قارەمان هەن کە لە پێگەی یارانی ئەشکەوتدان و کەسانێکی دیکەش کە مەرج نییە لە هەمان ئاستی بیر و هەست و باوەڕ لە ئاستی ئەواندا بن تێکەڵیان دەبن و لە چوارچێوەی ئەم بۆ چوونانەدا لە هەنگاونان بەم ئاراستەیەدا دامەزراو دەبن. 2. لە هەموو سەردەمێکدا ئەوانەی پابەند دەکرێن بە ژیانی ناو ئەشکەوت یان هەر جۆرە ژیانێکی تر نابێت پاسەوانێتی فەرامۆش بکەن چونکە لە پاش ماوەیەکی دیاریکرا و هێرش و دەستدرێژی بەرامبەر بە خۆیان و ئەو دامەزراوە و ماڵانەی کە خزمەتیان تێدا دەکەن دەست پێ دەکات. لەبەر ئەوە پێویستە ڕێوشوێنی پێویست بگرنە بەر و تەنانەت لە بەردەم دەرگاکاندا سەجی ڕاهێنرا و ڕابگرن. 3. ئەمانە نابێت سەگانی ئاسایی بن. پێویستە بە جۆرێک چاوترسێنەر بن کە سەڵ لە هیچ جۆرە مەترسیەکی دەرەچی نەکەنەوە و بە هەبوونیان لەوێدا ترس بخەنە دڵی نیەت خراپانەوە. 4. ئینسان بە ئەندازەی بەرگریکردنی دە بەهامرۆیە ڕاستەقینەکان ئینسانە. لەو ساتەوە کە بەهامرۆیەکان لەدەست دەدات ئیدی ئەم ئاەتە و هاوشێوەکانیان بەم شێوەیە سەرزەنشتیان دەکەن. كالأنعام بل هم أضل فمثله كمثل الكلب إن تحمل عليه يلهث أو تتركه يلهث. ئەگەر هەموو ئەمانە لە بەرچاو بگرین ئەو شتەی من تێی دەگەم ئەمەیە. خوای گەورە یارانی ئەشکەوتی هەموو ڕۆژگارێک و ئەو خزمەتەی کە ئەنجامی دەدەن واتە خزمەتگوزارانی ڕێگای ئیرشاد و تەبلیغ و ئاین و خزمەتگوزارانی ئاین
لە بەرامبەر ئەوانەوە کە هێشتا وەحشین و ڕێگەی کەماڵاتی مرۆییان نەدیوەتەوە، تەنانەت هەندێک جار بە بەکارهێنانی کەسانی خراپکار و فاجیریش دەپارێزێت. خۆی لە خۆیدا کاتێک تەماشای ڕووداوە دووپات بۆوەکانی مێژوو دەکەین، ڕوون و ئاشکرا ئەم ڕاستیە دەبینین. لە سەردەمێکدا کە گاه ستەمکارانی ئەوروپا و گاه دووڕوانی ئاسیا و چەندین دوژمنی سەرسەختی دین بە بیانووی فەندامێنتالیزم و کۆنەپەرستی و هاوشێوەکانیان هێرشیان دەکردە سەر دیندارانی ڕاستەقینە، دنیایەک خەڵک دەرکەوتون کە هەرچەندە بە تەواوەتی لەوان نین، بەڵام پاراستویان و نوێنەرایەتی پارێزگاری و چاودێری خوای گەورەیان کردووە. 5. زۆر جار ئەو کۆمەڵگەیانەی کە نوێنەرانی ئێرشاد و تەبلیغتیایاندا ژیاون، سیستەمەکانی ناویان سەبارەت بە ئەوان ڕۆڵی ئەرچی پارێزگاریان بینیوە. بێگومان ئەمەش تا ئەندازەیەک وابەستەی بەسیرەتی نمایندەکارانە. بەڵێ، کاتێک لەلایەک دوژمنانی سەرسەختی موسڵمانان بە بەکارهێنانی هەلومەرج و کەرەستەکان و بە ئاراستەی بیر و هەست و باوەڕی خۆیاندا تۆوی خراپەکاری دەوەشێنن، پێویستە موسڵمانانیش لە هەمان کەرەستە و هەلومەرجەکان ئەگەر بە هەمان ئەندازەش نەبێت لە پێناو خزمەتکردن بە دەعواکەیان کەڵک وەربگرن، کەواتە سیستەمەکان بە پێی نهێنی وكلبهم باسط ذراعيه بالوصيد. سەبارەت بە خزمەت گوزارانی دین دەکرێت ڕۆڵی چەتر یان قەڵغان یان سپێر بجێڕن، واتە ئەوانەی دەیانەوێت لە دەرەوە ڕاهێرشیان بکەنە سەر، ئەمانە ڕۆڵی پارێزەر دەبین و ناهێڵن یارانی ئەشکەوت ببیندێن. بەڵێ، لەوانەیە هەمووان لە یەک ئازدا باوەڕدار نەبن، بەڵام نابێت ئەوەش فەرامۆش بکرێت کە هەر کەسە و بەپێی ئەندازەی باوەڕەکەی مرۆڤیەتی خۆی پیشان دەدات. وكذلك بعثناهم ليتساءلوا بينهم قال قائل منهم كم لبثتم قالوا لبثنا يوما أو بعض يوم قالوا ربكم أعلم بما لبثتم فابعثوا أحدكم بورقكم هذه إلى المدينة فلينظر أيها أزكى طعاما فليأتكم برزق منه وليتلطف ولا يشعرن بكم أحدا. هەر بەو شێوەیەش کە بەدەسەڵاتی خۆمان خەومان لێخستن خەبەرمان کردنەوە بۆ ئەوەی لە ماوەی خەوتنەکەیان لە یەکتر بپرسن. یەکێکیان وتی باشە ئەوە ئێوە وا دەزانن چەندە خەوتون؟ هەندێکیان وتیان ڕۆژێک یان کەمتر لە ڕۆژێک خەوتوین. هەندێکی تر وتیان مەگەر پەروەردگارتان خۆی بزانێت چەندە خەوتون. دیارە هەستیان بە برسێتی کردووە، بۆیە لاوێکیان پێشنیاری کرد و وتی دەیەکێکتان بنێرن بە ئەم پارە زیوەتان ببات بۆ شار، جا سەرنج بدات بزانێت چێ خۆراکی خاوێنتری هەیە با لەو خۆراکەتان بۆ بکڕێت و بۆتان بهێنێت. یەکەمین قارەمانیەتیەکانی یارانی ئاشکەوتمان لە شێوەی چەند خاڵێکدا و لە کاتی ڕاوەی ئاەتی 14 سوورەتی ئەلکەهفدا باس کرد. لێرەدا هەڵوێستە لەسەر قارەمانیەتی دووهەمیان دەکەین. ئەویش بەم جۆرە: کاتێک یەکێک لە یارانی ئاشکەوت لە بازاردا دەیەوێت شت بکڕێت، بەهۆی جلوبەرگەکانی و ئەو پارەیەی کە پێیەتی، خەڵکی شار تەنانەت بە گوێرەی هەندێک لە ڕیوایەتەکان والی شاریش تا بەردەرگای ئەشکەوتەکە شوێنی دەکەون. ئەو هەزاران و سەدان هەزارانەی کە پێشتر لە باو باپیرانیانەوە یان لە تۆماری کتێبەکانەوە یارانی ئەشکەوتیان بیستووە و ناسیوە، ئیمانی خۆیان لە سادەوە بۆ پتە و دامەزرا و لە عیلم اليەقینەوە بۆ عین اليەقین و حەق اليەقین بەرز کردوێتەوە و کۆمەلگاش بەم ڕووداوە شۆکە بە جۆرێک لە ڕێگەوە هەژاوە کە هەمووان بەرەو دین ڕۆیشتون و ئەم قارەمانانەش وەکو داخوازیەکی قەدەری خوایی بۆ دووهەم جار ئەرچی خۆیان ڕاپەڕاندووە و هەزاران کەسیان بۆ ئاسۆی بیر و باوەڕی خۆیان بەرز کردوێتەوە.
دووهەم شت کە لەم ئاەتەدا سەرنجی مرۆڤ ڕادەکێشێت پارەیە. ئەنجامەکەی هەرچیەک بێت ئەوە پارە بووە کە ئەوانی بەدەستەوە داوە و ئاشکرای کردوون. بڕوانن ئەو شتەی وا دەکات خەڵکی شاری یەلمیها ئەگەر ئەم ناوە ڕاست بێت بناسنەوە پارەیە. ئەوەی کە دەرەنجامەکە بەخێر گوزەرە لوتفی خواییە، بەڵام ئەوە پارە بوو کە ئەوانی بەدەستەوەدا. کەواتە ئینسانی خاوەن مەفکورە ئەگەر بیەوێت لای دۆست و دوژمن ئاشکرا نەبێت، نەک نابێت حەزی پەیداکردنی پارە، بەڵکو نابێت هیچ جۆرە دەمارێکی لاوازیشی هەبێت. بەڵێ لەوەتەی هەیە چەندین سەروی ڕەوان و چەندان سوڵتانی دەسەڵاتدار بوونەتە دیلی ئەم غەددارە بێ ئینسافە. بە بەکارهێنانی ئەم خاڵە لاوازە چەندەها میلەت خراونەتە ژێرپێ و چەندین کۆمەڵگا کاول بوون و بوون بە مێژوو. ئەوەندەش هەیە بڵاوبوونەوەی دین و شاباڵگرتنی بە چوار لای دنیادا دیسان وابەستەی پارە و هێزی ئابووریە. سەرنج بدەن کاتێک یارانی ئەشکەوت بەو چەند دەرهەمەوە دەچنە دەرەوە، تەقینەوەیەکی دووهەم لە قازانجی دین و دینداری دێتە مەیدان. لەمڕۆوە ئەم لایەنەی بابەتەکەش گرنگی تایبەتی خۆی هەیە. بەڵێ نابێت هەرگیز پاڵپشتی ئابووری پشتگوێ بخرێت، بەڵام لەم بابەتەدا پێویستە دەقە ئیسلامیەکان و ئاەت و فەرمودەکان و پاشان ڕەفتارەکانی پێغەمبەرمان صەڵی الله عەلەیه وسەلەم نمونەی چاولێکراو بن. بەڵێ موسڵمان پێویستە پارە پەیدا بکات و دەوڵەمەند ببێت، بەڵام لە دڵیدا نابێت هێندەی گەردیلەیەکیش بە هاو پێگەی پێ بدات. پێویستە جێگایەکیش بدۆزێتەوە بۆ هەڵگرتن و شاردنەوەی هەتا دز و خراپەکار دەستیان پێی نەگات، پاشان لە پێناو برەودانی خێرا بە خزمەتە میلی و دینیەکان بەکاریان بهێنێت. ئەگەر لە دوای یارمەتی خوای گەورە پاڵپشتی مادی لە پشت خزمەتگوزارانی ئەم ڕۆژگارەیشەوە نەبوایە، چۆن دەیانتوانی ئەو هەموو خزمەتە گەورە و مەزنانە ئەنجام بدەن؟ کەواتە لە بابەتی بڵاوکردنەوەی دینی پیرۆزی ئیسلامدا هێزی مادی یەکێکە لە دینامیکە گرنگەکان. لە مڕوەوە هەوڵدان بۆ بەدەستێنانی بە عیبادەت حیسابە، بەڵام بەمەرجێک لە بەدەستێنانیدا ئارەقی ناوچەوان و ژانی فکری هەبووبن و لە بەکارهێنانیشیدا لە بری هەوا و ئارەزوو لە پێناو بنیادنانی ئامانج و مەفکورەی بەرزدا سەرف بکرێن.